تەنگە نەفەسیە و بە تووشی سەرەتا باسی ئەو هاوسێ و کەسوکارانی دەکات کە لە گوندەکە بە نەخۆشیەکانی شێرپەنجە و کۆندام هێناسە گیانە لەدەستداوە. ئێرە گوندیکانی شەیتانە لە سنووری قەزای بازیان. دانیشتوانەکەی دەڵێن بەهۆی دووکەڵ و دەراویشتەی پیسی کارگە و کۆمپانیاوەبەرێنەکانی ناوچەکە تا دێ حاڵەتەکانی توشبوون بە شێرپەنجە ڕوو لە زیادبوون دەکەن. ئەم دووکەڵەی نییە خواگای لێ ئەو خنچێنێ هەر ئەو خنچێنە قیلێکی ڕەشی پیسێ دووکەڵەکەی ئەمە نەپیسە خۆ بەخواشە و خەڵک نارێ بێتە حەوشەوە دانیشێ زمانی زوو وەڵا باوکم هەتا ئەمە نەهات و خەڵک لە سەربانە خەوت خەڵک لە ژوورۆ ناخەوت لە بەرموبەریدە نەبە قورعان لە بەرموبەریدە ناخەوتین هەر لە سەربانە خەوتین یان لە حەوشەیە خەوتین ئێستا ناوێری هەر بێتە حەوشە شەوانێ بەخوا تۆزێ دێتە حەوشە تەنگە نەفەسەبی. لە سنووری ئەم گوندە زیاتر لە 10 کارگەی پیشەسازی هەیە و هاوڵاتیانیش دەڵێن کارگەکان ڕەچاوی ڕێنمایە ژینگەیەکان ناکەن و جگەلەوەی پاشەڕۆیان تێکەڵی ئاو و خاک دەبێت هاوکات دووکەڵی ڕەش و پیسی مەترسی چەندین جۆرە نەخۆشی لا دروست کردوون. باسی تابلێ زەرەرێکی زۆری هەیە بێژگە لە دووکەڵەکەی زیانی ئاویشی هەیە ئاوەکەی بە زێرا بیکەنیشتانە دێتە خوارەوە ئەچێتە ژێر ئەرزەوە بێژگەلەوە چەنها فەلاح لەبەر ئەم چەنها فەلا لێرانەیە لەبەر ئەم ئاوە فەلاحەتەکەن ئەم ئاوە بە ئامانجی چارەسەرکردنی پاشماوەی کارگەکان لە سنووری پارێزگای سلێمانی ئەنجومەنی پارێزگای سلێمانی لە دوایین دانیشتنی ئاسایی خۆیدا پرۆژەیەکی تایبەتیان پەسەند کرد کە بەپێی پرۆژەکە کارگەکان ناچار دەکرێن بە جێبەجێکردنی ڕێنمایە ژینگەیەکان و دەسەڵاتی لێپێچینەوە و سزاگەیاندنی سەرپێچیکاران دراوە بە بەرپرسانی ئیداری ناوچە جیاوازەکان. ئەو ناوچانی کە ناوچەی پیشەسازین ئەگەر معالەجەی دووکەڵکێش و پاشماوە و ئاوەڕۆی کارگەکان نەکرێ ناوچەی پیشەسازی بەدڵنیایی لەو ناوچەیە شێرپەنجە زیاد دەکات. بەچی بەڵگەیەک بە بەڵگەی ئەوەی ئەگەر مادە ژەهراویەکان بچنە خاکەوە ئەچنە ئاوەوە ئەچنە پێکهاتەی سروشتەوە ئەچنە پێکهاتەی دار و درەختەوە کە چوونە پێکهاتەکەەوە ئەو کاتە بەروبوومەکان مادەی ژەهراویان تیا تێکەڵە. بەپێی ئاماری ڕێکخراوێکی ژینگەیی سنوورەکە 2500 کەس تووشی نەخۆشەکانی کۆندام هێناسە و سیەکان بوون و لەو ژمارەیە 700 حاڵەتی نەخۆشی شێرپەنجە بوونی هەیە. قایمقامی قەزاکەش ڕەتی دەکاتەوە ئەو ژمارە زۆری توشبوو بە شێرپەنجە لە سنووری قەزای بازیاندا بن. لەگەڵ یەک دوو کارگە لەم سنوورەیە ڕێککەوتوین کە سەررجەم ئەو نەخۆشە شێرپەنجانی کە لە سنوورەکە هەیە ئەبێ هاوکاری بکەن هاوکاری مادیان بکەن ئەگەر تەنانەت هاوکاری نەشتەرگەریشیان ویست بۆیانەکەن. سەررجەم ئەو نەخۆشانی کە لە سنوورەکە هەیە لای ئێمە بەداتا هەیە بەهۆی ئەوەی کە ئێمە بەڕاستی هاوکاریانەکەین ماگانە زیاد لە 7 نەخۆش ئەگەر هەبێ ئێنێرین بۆ ئەو کارگانە هاوکاری مادیانەکە. بەپێی ئامارەکان 132 پیشەسازی عێراق لە پارێزگای سلێمانیە و زۆرترین کارگەی گەورە و بچووکی پیشەسازی لە سنووری قەزای بازیاندان کە ژمارەیان بە زیاتر لە 150 دانە دادەنرێت. ڕزگار جەبار کێنێن قەزای بازیان.